جوانە مانازم بینەران تۆ جوانە بینەرانی خۆشەویست بنووسن لە کۆمنت اینجا ئاری بەهار نزیک بۆتەوە دڵنیام وەکو پێشتر وتم هاوڵاتیان لە ئێستاوە ئامادەکاری تەواوەکەن بۆی کە بەهار بە جوانترین شێواز یاخود وا باشتر بڵم نەورۆز بە جوانترین شێواز دەرکەون اینجا بۆیە ئەمڕۆ ئەزیزێک لەلامان ئامادەیە کە کاری زۆر جوانی کردووە لە بواری جلی کوردیایتر هەموو بابەتەکانی بەڕاستی لەگەڵ خۆیان هێناوە ئەکسسوارات و کڵاو و جل و بەرگەکە خۆی وەنیە هەمووی لێرە اینجا بەگشتی لەسەر باوترین دیزاینەکانی ئەم ساڵ گفتوگۆکەین بابزانین چی ئەم ساڵ زۆر باوێتی ئەو کەسانی کە تا ئێستا جلی کوردیان نەکڕیوە گرنگی بە چی بن ئەمڕۆ زۆر بە خۆشحاڵی و کاکە بڵندجاف وەکو دەزڕەنگین وەڵامی سەرجەم پرسیارەکانمانایەتەوە کاک بڵند سڵاو لێ زۆر بەخێر لە بەڕێستان زۆر سپاسانەکەم بۆم بانگەشتکردنە دەستچاوتان خۆش بێ بۆچی دەستە کردو بە کاری دەزڕەنگینی هەر بۆ خانمان ئەم بابەتە ئەنجامە یاخود جگە لەو کڵاوی کە لەسەرایەتی چ شتێکی تر بۆ پیاوانەکە دیزاین جلوبەرگی پیاوان جلی کوردی لەگەڵ جلی با بڵێن کڵاو و هێلک و کەوا هی ئافرەتان بەڵام هی کۆن باشەوتە دیزاین جلی کوردی پیاوانەکەی کاری نەکرێ بەڵێ پیاوان جلە کوردەکانیان چ دیزاینێکی هەیە تا هەیە با بڵێن هەیە ستایلێک هەڵەبژێرێ بۆ خۆی کە یعنی تاقی نەکردوتەوە ناوێرێت با بڵێن تاقی کاتەوە خاستن گەنجەکانمان لە ئێستا زۆر زۆرە ترسن لە لەبەرکردنی جلی کوردی لەبەر ڕەخنە بۆ ڕخنە چی لە جلی کوردیش هەنێک من هەر خۆم شخصی چەند جار لە ڕۆژانی ئەتیادیە جلی کوردیم کردوتە بەرم دووچای ڕخنە بوومە تۆ یعنی وتراوە ئەوە چییە جەژنە نەورۆزە وان پێوتراوە زۆربەی گەنجەکانمان هەنێک کات ناوێرن یا ئەترسن لەبەر قسە ڕۆژانی ئەتیادی ئاسایی جلی کوردی بکەنە بەریان ئەوەی وادارین ئەو تێڕوانینە هەر نەمێنێ چکە جلی کوردی ڕاستەنایەتی ئێمە بە خۆشحاڵیەوە من ئێستا یعنی بینم لە ناو گەنجەکانمانە شکۆش کە با بڵێن لە دوای ئەم هینەی ڕۆژاوەوە تۆزێک باشتر بووە گەنجەکانمان زۆر بە دایمی لەو مەریوان و بابەتانە کاچی لێ بە پانتۆڵۆ ڕێک دڵ لە خۆدامێنێت چکە بەست ئەو دەستورە کوردەواریە زۆر لەلایەوەتەوە بەڕاستی باباسێکم کڵاوانە بکەین ئەمەی کوڕانەوانە بەڵێ ئەوەی خۆشەویستان ئەوەی کوڕانە بەڵام ڕاستیەکەی لە ئێستا با بڵێن بە لە ساهشتا تاوە چەند دوو ڕیزێکینی ماوە بەڵێ دوو ڕیز تەزبیحی قەزوانی ئەسلی ماوە لێ بم یعنیشتی تری پێواکرێ باشە کاک بڵند چۆن بیرە لەوە کردەوە کە کاری دەزڕەنگینی بکەیت بۆ نمونە چی وای لە کاک بڵند کرد بێتە ناو ئەم بوارەوە و هەروەها کەی تریش هاوکارتە لەگەڵ تا هەموو ئەم کارە جوانانی کە ئێستا تۆ لەگەڵ خۆتا هێناوە هەمووی زەوق و سەلیقەی کاک بڵند خۆیت یان کەی تر لە پژەم کارانەوە هەیە بەڵێ من وەڵایی ڕاستیەکەی چەند ساڵێکە یعنی حەزەکەم ئیشم لەسەرەوە کرد کە گەنج بەلایەوە ئەتیادی بێت با بڵێن جلی کوردی بە ستایلی بە مۆدرنی کۆن بیکاتە بەری یعنی ئێستا یەکێکی وکم من ئەم شاڵەم لەبەرە هەتا ئێوارە لەبەرما بێت زۆر ئەتیادیە بەلام ڕاستە بە دەستوری کۆن بە دەستوری کۆن بەڵاش یعنی ئەسەمە زبرە ئەمە ئەسڵە لەبەری کات بەلایەوە ئەتیادی بێ یان پێی نەڵێ کە پێی بڵێ جلی کوردی بکە بۆ وێنەگرتنێک یا بۆ شتێک ئای باوکە جلی کوردی هەتاکەی لەبەرم بێ و ناتوانم وانەوە شاهرچی کاروباری ڕۆژانە هەیە هەمووی بەجلی کوردیەوە کراوە من ڕاستی کێشەیەکیشانە بۆ ئیشتەکانیان بە جوانتی من نەنکی خۆم بە هێلک و بەکەوا و بە سەڵتە و بە فەقیانەوە یعنی بەوانەوە ئیشیان کردووە بەڕاستی من بیر بە نەنکم هەر بەوانە شەوا خۆت بەجلی کوردیەوە بەڵێ بەجلی کوردیەوە خەوتن بەڵام یەک تۆز جیاوازتر بوو چۆن ئێستا بڵێن قماشەکەی ئێستا ئەم قماشە ئەمە باسێکی دەستیەوە من کە جارە پەلەم مەکە ئەوەی دەستی تۆ ئەمە بە باس کە بزانم ئەمە چێمچینە خۆ کردوین ئەوە سکێچ و دیزاینەکەی خۆم دامنا ئیشێکی ترم بەدەستەوە بوو یامە دەستی دایکم
سکێچ و دیزاینەکەی خۆم دامنا و بەڵام بەهۆیەوەی ئیشێکترم بەدەستەوە بوو ئەویان وتم دایکە یارمەتیم بە بەڵێ دایکم یارمەتیمە بەڵێ دایکم یارمەتیمە تەواز خۆشەویستیمان هەیە بۆ دایکی بەرداوامی تەنسیقکردنی ڕەنگەکان بۆ نمونە بۆ هێلەیەکی لەم شێوازە چۆن سوود لەوە وەرەگری کە ڕەنگەکان تێکەڵکەی چونکە بێگومان جوانی جلی کوردی ژێوەیە کە ڕەنگا و ڕەنگ بێ بەڵێ من خۆم خوێندکاری پەیمانگای هونەرە جوانەکانم بەشی میوزیک بێژگەلەوەی کە لە میوزیکە شارەزاییم هەیە و خولیای موزیکم خولیای بەشی وێنە کێشانیشم ینی دەوری هەیە بەڵێ بۆ میشەکە بەڵێ تەبعاً لە ڕووی تەنسیقکردنی ڕەنگەکانەوە تا ڕادەیەک باشم ینی تا ڕادەیەک خۆم تەنسیقیان ئەەکەم ئەوانی تری جاری وا هەیە دایکم ڕەنگێکی بەدڵ نابێڵێ کوڕم ئەوە جوان دەرناچێت لەگەڵەوەیە یا ئەوە این نابێت زۆر چاکەکەواتە پاڵپشتێکی چاکمە دایک زۆر باشە اینجا کاک بڵند هەندێک لەو کراسانی کە لەگەڵ خۆتا هێناو تا هەستەکەم تۆزێک ئەوانن ئەها کە مۆدیلیشان کۆنە ئێستا زۆر باوی ئەمانێ وایە بەڵێ ئەم ساڵ باسێکی ئەمانەمان بۆ بکەمانە تەمەنێکی زۆریان هەیە کۆنا چۆن ئەوەی دەستی تۆ تەمەنی زۆر زۆرە ئەوەی دەستی کاگاری تەمەنی زۆر زۆرە زۆری جوانن هەردووچیان بە با بڵێم بە هینێکی کەم دەستکاریم کردووە چونکە ئەوە کراسی زۆر کۆنی نەنکمە ماوەتەوە خوای گەورە لێ خۆش بێسە لە ژیانە نەماوە بەڵامەترەمانەی بەکار نەیەناون ئەمانە ئەوانە بوون کە بەکاری نێنا و ینی دووری خەمە چیەکە ئەمە فرۆشیتەوە یان دایانەوە ئەمە ناتوانن داوایکەنەوە لەسەر و دیزاینە لەسەر و دیزاین قماشە دەستەکەی قماشە بڵند هەنێ کات با بڵین دەستەکەوێنێ کاتیش نەبەخوا زۆر قورسە و قماشە کۆنانەوە کات ئێستا مۆدیلی شتە کۆنەکان هاتوۆتەوە بۆ نمونە هەندێکا دەبینی ئێمە دایکمان بۆ وەختی خۆی کراسێکی لەبەر کردووە ئێستا سێرەکەیتەوە دیسان مۆدیلی ئەو جۆرە کراسانە هاتوۆتەوە نیە ئێستا هەر لە بینی و هەوری ملی توێ و لەگەڵ ئەو هەوری سەرمێزەکەیە هەستەکەم زۆر لێ فەرقە ئەوە ئەسڵەکەیەتی زۆر کۆنە ینی زۆر دەگمەن هەر نەماوە لە بازاڕە ڕەنگەکەشی زۆر تۆخ نییە وەبزانم جیاوازی بکەم کۆنەکەی تۆخ نییە کۆنەکەی تۆخ نییە و تۆزێک لە مەعیشی تایە کۆنەکە ئەستەکەمە نیە هەمووی دەسە کۆنەکە هەمووی دەسە بەڵام تازەکان وانی تازەکان ئێستا ئەوەیان سەرشانە دیزاینەکە ئەم دوانەمان بۆ بێنە لە پێشەوە بۆی کە جیاوازی بکەن بزانم ئەمە چیە ئەمەیان کۆنەکەیە سەریکەن چەند جیاوازە لەگەڵ ئەمە ڕەشی ئەمە بەقەدەرەوە شتۆخ نییە وەنیان ئەوەیە کە کۆم بووە هەروەی ئەو مدل کۆن ئەو بابن ئەو قماشەیان تۆزێک دێز قماشە قەدیمیەکان هەمویان ڕنگ و ڕویان جیاوازترە لەگەڵ ئەم تازانێ ئەم تازانێ سەر لایلۆنی زۆرتیە ئەمە چێکاکەین هەڵۆ شاوەیان ئەوە هێلێکی جلی کوردیە داخرێ ئاری ئەوە اینجا بەڕاستی ئەم کڵاوەش کە لە سەری منە بوو ئاری ئەوە شەر زۆر جوانەمە بابزانام ئیشی دەستا زۆر زۆرشی دەسە باڵە اینجا کڵاویژێکێک کە لەو بابەتە زۆر جوانانەی کە جوانەیەکی ترەبەخشەوە جلی کوردی کا بە تایبەت خانمان لەبەری لە سەریەکان باسێکی دیزانی ئەم کڵاوم بۆ کە کاک بڵند ئەمەیان چۆن ئەم کڵاو دیزاین کردووە سوودە لە چی بینیەوە چی تا بەکارهێناوە ئەو لیرانم تیا بەکارهێناوە ئەو سێڕیز شیلانەی ڕەشم تیا بەکارهێناوە بەڵام بە موری گۆڵ پێشەکەی با بڵێن بەر ناوچوانەکەی کامل لیرەیە بەڵام لێرە و لیرەی پێوە نیە ئەوەی کە بۆ ئێرە زیای بکەین بۆ با بڵێن بۆ بەشی دواوەی هێنامە تۆ ژێر چەنەکەی یان لەژێر چەناگەکەوێتی لەم لاشۆ موروی شیلانەی شین و پیرۆزەی هەر شیلانەی با بڵێن مینا دامناوە لەگەڵ لیرەیەک و زەنگۆڵەیەەکە لەگەڵەوە شاکاری دەستبەن و کۆمەڵک بابەتی ترە بینم لێرە ئەمەش هەر هەمووی کاری خۆتانە کە زیشتان ئەم ساڵێتر هاتە ناو بابەتی کەرەستا کوردەواریەکانەوە ئەمانە چی وچین باسێکیاوانەمان بۆ دەستبەنە دوانەی پێشەوە ئەو ناوعلاگەکەشەوە بەڵێ ئەمە تەزبیحی تەزبیحاتە ئایتر ڕەمەزانە هەردووکیان تەزبیحی تەزبیحاتە هەردووکی تەزبیحی تەزبیحاتە با بڵێن بۆ خانمان بەتایبەتی بۆ خانمان بەڵێ هەر زۆر جوانە وای
ئەمانە سەر داواکاری دروستەکریان خۆتان کروتانەوەی خەنە بازاڕەوە چەندانەیەکی کەمم لێ کردو بۆ عرز ئەوی تری لەسەر تەڵەبەیکە لەسەر تەڵەب و خواست لەسەر خواست زۆر باشە کڵاوێکی تر کاک بڵند ئەمێ پرسیاری ئەو بکەم بۆ نمونە ئیشەکانی کاک بڵند بە چی جیاکرێتەوە ڕەنگە هەندێک دیزاینەر هەبێ جێپەنجەی لە شتێکە جێپەنجەی خۆی دەرخاکەی تر بزانین کە ئەمە کاری ئەو کەسەیە بەڵێ چی کارەکانی کاک بڵند جیاکاتەوە لە چاو من هەوڵم ماوە لەسەر ستایلە کۆنەکان بڕۆم لەسەر ئەو ستایلانەی با بڵین نەنک و کە سوکاری خۆمان وێنەیە شتێکیان هەیە کڵاوێکیان لەسرە بە جلی کوردیەوە هەوڵماوە ئەو ستایلە کۆنانە بەکاربێنمەوە کەمترین یعنی کات هەوڵەیەم شتێک بێت کە هیچ دووبارەی دیزایانی تریتیان نەبێت بۆیان تووشی ڕەخنە نەبینەوە ئەم شتەکەمان جیاوازتر بێت دەستی خایەتی و هەیە کاک بڵند تا ڕادەیەک بەڵێ ژێ دەسم هین نابێت بە زیاتر دایکم ئەوەیە باسێکیم کەوایەمان بۆ بکەم کەوایە و بۆ هێنا و چ تایبەتمەندیەکی هەیە زۆر جوانە بەڕاستی کەوا ئەویش هەر یەکشت هەر ئاینەن کەواکە قماشەکەی کۆم بوو هەم بوو ینی دایکم هەی بوو بەڵام نەی دووری بوو لەسەر ستایلی تازە شەیە ئەم نوع قماشانە هەیە بەس بازێکیان نایلۆنیان زۆر تایە وەکو ئەو ئاوریشمە کۆنانە نین لەسەر ستایلی تازە ئینمان کرد ئەو کڵاوە بۆ من تۆزە نامۆیە تا ئێستا کڵاوم بە ڕەشی پێنیوە ینی کەم وایە یا من هەڵم بینیتە تۆ وەڵا خۆ من نەمبینەوە بەڕاستی چکە تۆزە شتێکی جوان و تایبەت بوو لە لای هەم دیزاینەکەی چکە پێشی کڵاوەکەش بسەیریکە ئەم بە پولەکە ڕووپۆشی کردووە بەڵێ ئەمەشانێکی پێچووکاک بڵند تقریبان 3 بۆ 4 ڕۆژێکی پێچ بە 4 ڕۆژێک کاری زۆر ویستو ئەمە کاری دەستیش بێگومانە بێت گران بێت تۆزە هاوڵە خۆشەویستانانی ڕۆمەت شتێکی نۆرماڵە تۆ شتێک ئەەکەی بە تەنها خۆت ئەدبێ وەڵی کاک بەڵێ من لەوەیانە هەوڵێم هەرزانترین نرخ بڵم دەستە خۆش بە حکمیەوەی لە ئێستەیە ینی وەزع مادیەکە زۆر ئەوە نییە کە بتوانن ینی بیکڕن من ناتوانم بڵێم کڵاوێک بە 100,000 ناتوانم سعرێکی زیاد بڵم دەستە خۆش ئەوەی کە حەزی لێبێ لە خزمەت یامەتوانم ینی بە هەدیێژ ئەگەر لە توانای مادیان نەبێ بیەمێ باشە کاک بڵند ئەم ساڵ زۆرتر تا ئێستا خواستیان لەسەر چ شتێکە بۆ لە لای تۆ و هەروەها زۆرتر مۆدێلی چ ڕەنگیەکە چ بابەتێک ئەم ساڵ بە تایبەت خانمان ڕەچاوی کەن بۆی جلە کوردیەکان زۆر جوانتر ئەوەنەی دیقەتم ماوە مۆر و سەوزم ساڵ زۆر ینی مۆر و سەوزی قماشی کۆن بەو قماشە بریسکەدارە کۆنەکان زۆر باوێتی هەندێک کاتیش تێکەڵاوی من ئەو ستایلە نازام زۆر بەدڵیشم نییە چونکە کۆن نییە نەمۆدێرنەوە جلی کوردیشە تێکەڵاوی ئەەکەن چەند ڕەنگێک تێکەڵاوەکەن وەکو شاڵێک و وەکو پشتێنێک ئەی بەستنەوە لە خۆیان و پشتێنێکی جلی کوردی بەڵام لە خوارەوە با بڵێن جلی کوردی نیە پانتۆڵە جلی کوردی خانمان فەلسەفەیەک لە پشت دروستبوونیەوە هەیە ڕەنگە و ڕەنگی جلەکان واتە بەهاری و فرەچەشنی و هەموو ڕەنگە گوڵە جوانی کە هەیە لە بەهارە ئێمە پشتێنەکەشمان لە قوماشی خانمانە هەڵە لە پشتی هەموو پیاوێک خانمێکەیە ئەوەش دەلالەتەکەی ئەم بابەتەیە کاک بڵند هەندێک ملوانکا بینم پارچێک لە قورئانی پیرۆزیشی پێوە ئەمانش خۆتان دروستیەکەن یان ئەمانە حازرین چینەمە ئەمانە زنجیرەکانی با بڵێن بۆ هەڵەبژێرم بە دانسخە هەڵێ بژێرم زنجیرەکانی بۆ بە دروستکردنی بەڵام بەردەکانی حازریە بە ئامادەکراوی هەیە بەردەکانی هەیە بەڵامیش بەردەکەشی ئەسڵ و عادیێت تۆ ئەکەوێتە سەروی لی بزانی ئەسڵەکەی نییە عادیەکەی باشە کاک بڵند اینجا تابلۆیەکی زۆر جوانە هێنام تابلۆی چێمە ناوی شیرین دیزاین ناوی براندەکە ناوی براندەکەتانە بەناوی دایکتەوەیە بەناوی دایکمەوە ڕێزمانەیە بۆ دایکی عەزیزە خاوڵاتیان کەواتە تۆ پیجە هەیە لە ڕێگای پیجەوە بەڵێ من لە ڕێگەی پیجی ئینستاگراممان هەیە هەر بۆ ناوەوەی هەر بە ناوی شیرین دیزاینەوە بەڵێ خواست هەیە خەڵک لە ئێستەوە هەیە شتی لێ داواکرد بێتی بڵێ بۆ ڕەمەزان پێویستمە ئەم ساڵ خۆشبەختانە ڕەمەزان لەگەڵ جەژنی نەورۆز لەگەڵ جەژنی ڕەمەزان تێکەڵن
بەڵێ دڵنیام خەڵکێکی زۆر ئەمساڵ جلی کوردی لەبەرە بەڵێ ئەم ساڵ جیاوازترە لە چاو ساڵانی تر ینی ئەوەی دیقەتمان خواست زۆر لەسەر بابەتی جلی کوردی و کڵاو و جامانە و ئێستا و جامانەی کە من هێناومە هەنێک کات من ئەوە تایبەت بە حیجاب دابناوە کەسانی تایبەت بۆ ئافرەتانەی کە حیجابن موروم پێوەدووە دیقەتم ماوە ینی زۆر حەزەکەن جامانە ڕەنگەکەی وەکو لە چک بەکاری بێنن بەڵام هیچ یان با بڵێن جاریوە بۆ شتێکی ئافرەتان مۆرکێکی ئافرەتانەی پێوە نەبووە زۆر کەم کات ئەوانەی کە حیجاب بن بەکاری نایانن من هەوڵم ماوە کە ئەو مروانم بۆ داناوە لەگەڵ ئەو قەزوانانە بۆ ئەوەی بەکاری بێنن ینی بۆی وەکو لە چێک بتوانن بەکاری بێنن شێوازی تریشم هەیە بە ڕەنگی تر بەس ئێستا ینی نەمێناوانە دەستە خۆش بێ من شەویستم بڵم ئەو قماشە سپێت چێمە کراسە ئەوە کۆنە کەوای زۆر جوان و ناسکە ئەمەش کۆنە ئەویش کۆنە چه قماشەکە کاک ئەوە ئاوریشمە ئاوریشمە بەڵێ زۆر زۆر جوان ئەوەیان ئەوەی دواتر کە دامان ناوە زمانی زوو نەنکوانەمان پیانەوە جادەی تاران ئەمە پیانۆچی پیانەوە کراسی جادەی تاران جادەی تاران کراسی جادەی تارانە ئازیزان جاران وایان پێوت لەو پرسیەوە بۆچی جوانە ڕەنگەکانیشی بەڕاستی لەبەر جوانیەکەی بووە ینیەوەی پرسی ماڵن لەبەر جوانیەکەی وایان پێوتوە کە ئەو سەردەمە کراسی جوانوانە زۆر دەگمەن بۆ لە بابلێن لە سلێمانی و لە شارەکانی تری کوردستانە زۆر باشە کاک بڵند بۆ نمونە کەسێک ئەگەر بێوێت تۆ دیزایانی کڵاوێکی بۆ بکەیت ئەبێت چەندێک پێشوەختە پەیوەندی بە کاک بڵندەوە بکات بۆی کە کڵاوەکەی بۆ ئامادەکات با بڵین بۆ هەفتەی داهاتوو بۆ ڕۆژی جومعە مناسەباتێکی هەیە باشە لەم ڕۆ بە من بڵێ هەفتەیەک زیاترێوێ بەڵێ دەستەکان بە من بڵێ لە برەی جاری وایە تەڵەبێت شتێکمان لە هی خەڵک هاوڵاتی داواشتی جیاوازترەکە ئەتوان لە ڕێگەی شیرین دیزاینەوە پەیوەندی بە کاک بڵندەوە بکەن دووبارە دەست خۆش هیوای بەردەوام من ئەمەش باسمان کرد ینی پێشتر ئەم لۆگویم بۆ خۆم دروست کرد زۆر گەڕام بۆ لۆگۆی کورسا دەسم نەکەو ئەم لۆگویم بۆ خۆم دروست کرد وەکوینی کورسات چونکە لە مناڵی و بینەری کورساتم دەستە خۆش بۆ کورسات دروست کرد دەستەکانە خۆش لەشتان ساغ بێ و سەر لە داهاتووە بیکەی بە براندێکی گەورەی خۆت دەست خۆش بێ دووبارە